ئەم کاتتان باش هونەر و هونەرمەندان هەمیشە لەناو هەموو کۆمەڵگایەکە بەشێک بوون لە پایە گرنگەکانی ژیانی هاوڵاتیان و لەناو ئەو میلەتانەش کە ژێر دەستە بوون وەکو میلەتی کورد یەکێک بووە لە پایە گرنگەکانی بەرگری لە قۆناغێک لە قۆناغەکانی بەرگری نیشتیمانیدا ئەوەی لە ئێستادا سەرنج دەدرێت بەشێکی زۆر لە هونەرمەندان خۆیان و تەنانەت هەواداران و چاودێرانی بواری هونەریش قسێکی زۆر لەسەر هونەری کوردی دەکەن بەشێک لەوانە پێیان وایە کە هونەری کوردی بەرەو پاشەخشە چوو و بەشێکیشان لەگەڵ ئەوەدان کە هونەری کوردی لەژێر کاریگەری تەکنەلۆژیا و پێشکەوتنەکانی سەردەمدا پێشکەوتنی بەرچاوی بەخۆوە بینیوە لە مەڵقەی بەرنامەی بەڕاشکاویدا میوانداری یەکێک لەو ڕوخسارانەمان کردووە کە هەموو ساڵێک لەسەر شاشەکانی تەلەڤیزیۆن میوانێکی ڕۆحسووکی نێوماڵەکانمانە و یەکێکە لەو ئەکتەرانەی ساڵانێکی دوور و درێژە لە بواری هونەری دراما و شانۆدا کار دەکات و تا ئێستا دانەبڕاوە یەکێ بۆ لەو هونەرمەندانەی کە لە قۆناغی بەرگریدا ڕۆڵێکی گرنگی لە نێو هونەرمەندان و یەکیتی هونەرمەنداندا هەبووە لە مەڵقەی بەرنامەی بەڕاشکاویدا لەگەڵ هونەرمەند جیهاد دڵپاک دەمانەوێت هەڵوەستێکی جددی لەسەر مەسەلەی هونەر بەگشتی و دراما و شانۆ بە تایبەتی بکەین دەمانەوێت بگەینەوە ئەنجامی کە ئایا درامای کوردی لە ئێستادا لە چ قۆناغێکدایە درامای کوردی پێشکەوتووە یان بەرەو پاشەخشە چووە هەروەک لەسەر بەشێک لە ژیانی تایبەتی هونەرمەند جیهاد دڵپاکیش هەڵوەسە دەکەین کاک جیهاد بەخێر بێت بۆ بەرنامەی بەڕاشکاوی زۆر سوپاس بۆ ئێوە بۆ میوانداری زۆر سوپاس بۆ جەنابە کاک جیهاد وەک لە پێشەکەش ئاماژەم هەیە لە قۆناغی بەرگری نیشتمانیە هونەرمەندان ئەتوانین بڵێن ڕۆڵێکی باشیان هەبووە شێتی هونەرمەندانی کوردستان کە لە سەردەمی شاخدا دروستکرایەکە بوو لە پایەگرنگەکانی پەرەپێدانی هونەری کوردی و زیندوو ڕاگررتنی بەڵام هۆی لە ئێستاە بینرێت هونەرمەندان خۆیان بەشێکن لە ناکۆکی و یەکێتێکەش ئەو یەکێتیە نەماوەکە لە سەردەمی بەرگریدا هەبوو ڕۆڵی ئەبینی و پەری بە هونەرەیە هۆکارێمە بۆ چێگەڕێتەوە پێشەمەش حەزەکەم خاڵێک ڕوونکەمەوە نابێ هەموو هەڵوێست و هونەرمەندان ڕەبتکەن بێشێت هونەرمەندان بە عام هونەرمەندان بە هەڵوێست بوونە بەدەل لە شتمەندان ڕاستە شتمەنداژ وە کوڕەخراوێک ئەرشێ بتوانێ وزە و تواناکانی هونەرمەندان یەک بخاتن بە تایبەتی لە سەردەمێکە کە ڕژێمی بەعس زۆر محاولەیە کرد و پلانیدا ئەڕش کە بتوانێ هونەرمەندان بەرتەوازە بکات و لە ڕێڕە و ڕاستەقینی هونەرە دووریان خاتەوە من دوو مڵاحەز دەکەم تعدیلکە یەکەم یەکی تورمەندان لە شار دروست نەبوو لە شار دروست بوو لەم شاری سلێمانیە دروست بوو ساڵی 1970 بەڵام لە قۆناغی بەرگریە لە شار دروست بوو کۆمیتێکمان هەبوو لە شاخ دوو من هونەرمەندان بە عام بە هەڵوێست دەزانم یەکیش بەنداژ کوڕێکخراوێک یەکەم ڕێکخراوێکی هونەرمەندانی بەڕاستی ڕۆڵێکی گەورە ئیجابی هەبوو لە کۆکردنەوەی هونەرمەندان و هاندانیان بەڵام تۆ وتە نابێ هونەرمەندان هەمیان بەستینەوە بە یەکێتی هونەرمەندانەوە کاتێکێتی هونەرمەندان نوێنراتی هەموو هونەرمەندانی کورد ناکە ئەدەن فێبڕ نوێنەرایەتی کرد بەڵام محرشی زۆر گەورە بوو ینی بەتوانێت شومەندان لە هەموو شوێنەکە وجودی هەبووی توانین هونەرمەندان تحریک کاتن هونەرمەندان بە عام لە شا بە تایبەتی بە عام بە خاڵوێز بوون خاوەن فکر بوون من پێم وابێ لە سەردەمێکە لە سەردەمی بەرگریە خەڵکە ئەوەی توێنی بوو لە ناو شارەکانە و چۆسانەوەی نەتەوایەتی لەسەر بوو چۆسان چیناتی لەسەر بوو تاکە من فەزێکە بوو گوێی لە ئەدی و فەنانەگرت بەڵگەشم بۆ ئەوەیە هەرچی شانۆگەری ئێمەمان کرد بەلای کەمەوە لە 25 ڕۆژ 50 کەمتر 30 ڕۆژ کەمتر بەردەوام نابوو کە نەدوێشی شعری ئەکرا نەک هۆڵەکە بگرست دار و بەردیانی بەرگەی ناگرت خەڵخواخواوی تیورێ بوو گوێ لە شاعرێ بگرێ لە چیرۆکنووسێ بگرێ لە هونەرمەندێ بگرێ فعلەن هونەرمەندان و ئەدیبان ئەتوانن بڵێن پایشی بەقوت بوون بەڵ ئەی ئێستا ئەگەر ئێستا شانۆگەریە بکەن ئەتوانێت چەند داوام بکە من پێما بێ قۆناغەکە زۆر جیاوازە ئەو قۆناغێک و جنابەت ئاماژ قۆناغی بەرگری بوو خەڵکە تینی بوو و ئەو کاتەش ئامانجێکی هاوبەشە بوو لە بینی هونەرمەند و ئەدیب و گوێگرەکەی یا بینەرەکەی تێی چۆنە ینی ئێستا عادەلەکان پێما بێ گۆڕا سەردەمەکە سەردەمێکی هەیەکە ئەو کاتە ئەتوانم بڵێم بەرهەمەکانی و بەرهەمێکی زیاتر
فکری بوو ئایدۆلۆژی بوو یعنی زیاتر مۆچی زیاتر نەتەواتی پێوە دیار بوو هاندانی خەڵبوو بۆ بەرگریکردن و بۆ مقاومەت بەڵام پێمە ئەرکەکانی ئێستا پێداویستەکانی خەڵکی ئێستا هی بینەری ئێستا زۆر جیاوازە بەڵام ئەگەر ئێمە قسە لەسەر تینوێتی بینەر بکەین لە قسە لە تینوێتی شەیدایانی هونەر بکەین لە سەردەما تینووی ئازادی بوون لەم سەردەما تینووی ئەوان گەندەڵی بن بڕبکرێ یان ئەگەر شانۆگەرێک بۆ نمونە لەسەر گەندەڵی بکرێ لە ئێستا چەند بەردەوامە بێ بە بڕۆیتەوە من پێشە بڵم سەر گەندەڵی بم پێم وابێ هونەرمەند و ئەدیب ئەبێ پێش هەموو شتێک پێ تحریکەن گەندەڵیە یا هەرچی سەردیادێکی سەربی لە کۆمەڵگای کوردەتی ئەبێ خوێندنەوەمان هەبێ بۆ سایکۆلۆژێتی بینەری کوردی ئێستا دوو لە وەزیفەی سۆسیۆلۆجی هونەر تێبگەین لەم قۆناغا وەزیفەی هونەر لەم قۆناغا وەزیفە سۆسیۆلۆژی چییە؟ ئەو کاتە ئێمەمان نەزانی فێنەوە بوو گیانی بەرگری دروستکەی خەڵکیی ئازادی بەڵام ئێستا خەڵکە چیەوێ ئەبێ دراست بێ ئەو بابەتانە تەقدیم بکەی ئیتر باسی گەندەڵیەکەی باسی هەرچێکەکەی بەڵام لێرە دیسانەوەی شەکەمێتەوە چۆنی باسەکەیت وەزیفەی ئەوە نییە چی باسەکە چۆنیشی باسەکەەوە زۆر گرنگە چۆنی باسەکەی مەبەست هەیە لە ڕووی ئازادیەوە یانیستا هەیە هەندێک شانۆگەری ئەکرێ بە تەنز ئامێزە باسی گەندەڵی ماکە بەڵام ناتە بڵێم هونەرە لەبەرەوەی هیچ وەق عەشینە لای بینێت تۆ ئەو هەر ناوڕۆک تهدیدی ناکە ڕاست ناوڕۆ زۆر گرنگە بەڵام کە ناوڕۆک وەسیلەی تابی چۆنیەتی باسکردنی لە ئاچی ناوڕۆکانە پێمە لای بینێت ئەو کاتێکردەی نابێت ئەگەر شتێکی جدی بکرێت جدی بکرێت فێ من دڵنیام بینەرێکی زۆر باشە بینەر چی ئەوێ بینەر چی ئەوگەوەی تەقدیم کەم بەڵام بە شێوەیەکی هونەری ئەو زۆر مەرجە بەڵام دەیان جاری شانۆگەری جدی کراوە و خەڵک ئامادە نەبووە هەیە ئەمەش دەلالت نییە بۆی کە شتە جدیەکانیش ناتوانێت وەقعێکی لای بینەر هەبێ بۆیە خەڵک من پێم هۆکاری زۆرە یان هۆکارەکە گەلێک هۆکار بووە یعنی زۆر جارە ئەوە بستڵێ مەسە هونەری کوردی لە قەیرانە یا شانۆ لە قەیرانەیە ئەوێ پرسیارکردنەوە بەسمان لە قەیران چییە؟ ئایا قەیرانەکەوایە بینەری کەمە؟ ئایا پێشکەوتنی هەر بزوتنەوەکی شانۆی یا هونەری لە زۆری بینەرایە من لەوە نایبینم لەوە نایبینم ڕاستە جاران بینەری جاران چینە بوو ئەسۆ سالیتری هەیە جاران هیچ کەناڵیشی نەبوو کەناڵیشی سەقافی نەبوو نیەکە ئێستا یەک دنیا فەزایاتی لەبەردەستایە یەک ئەفلامی عالمی لەبەردەستایە یعنی قەنەواتی باوەڵ فکری و سەقافی زیاتری بۆ کرایەوە دەرگای زیاتری بۆ وڵاکرێت تەنها ئەو هیچ دەرگایش نەبوو بەس گوێرە هونەرمەند و نووسەر بگرێ بەڵام ئێستا هەزاران کەناڵی هەیە ئێستا ئەتەرنێتی لە باشە بەڵام مانای ئەوەیە کە لەگە دروستبوونی هەموو ئەم فەزایانەیە لەگەڵ فراهەمبوونی ئەم هەموو کەناڵەیە بۆ نمونە شانۆ وەزیفەی خۆی بوونکە مۆزوعەکە لێرێ ئایا لە جیهانە بینەری شانۆی وەکو جاران ماوە منەوە پرسیاراکەم بەس نێوە پێتەڵمە زۆربەی جیهان وڵاتانی جیهانە بینەری شانۆ کەم بووە بۆ نەتیجە هاتی سینەما و تەکنۆلۆژیا و وەسایلی تر خەڵک کەمتر ئەڕوا بەڵام معنای نییە لە قەیرانایە زووتەوەی شانۆکان لە قەیرانایە ئەمە ئێمە بیر لە بیدەر نەکەینەوە بەڵام ئایا ئێمە لێرە هونەرمەندی ئێوەکو ئاماژەم پێکرد لەوە تێگەیشتووە وەزیفەی سۆسیۆلۆژی شانۆیە هونەر لەم سەردەما چییە؟ ئەوە ئیشکالاتەکە لێیە بەڵە چییە تۆ ئەتوانی بۆ دو ئەڵین کە جدیاتە بەخسەمان لە جدی چییە؟ زۆر کەس شانۆکەی بە جددی ئەزانێ وازانە جددیات لەوایە ناوڕۆک فراهم بکات و مجرد شەشی شکلانی تەقدیم بکە ئەچی لی تێناگەڵێکی یعنی سێری زۆربەی قوتابخانە شانۆیەکان بکەم درێژایی مێژوو هونەرمەند پێش هاتووە بۆچی ستایلێک هێڵبژاردووە یا شێوازی هێڵبژاردو یاخو میتۆدێکی تایبەتی هێڵبژاردووە هەرچێک ئەو میتۆدەی پێشوو خزمەتی ناکە ناتوان لە ڕێگەی ئەو میتۆدەوە یا لە ڕێگەی ئەو ستایلەوە یا ڕێگەی ئەو ئوسلوبەوە وەزیفەی فکری خۆی تاکە ناچەنە تۆ شکلێ بدۆزێتەوە کە بتوانێت یان بۆ برخت وەربگری برخت بۆ یاخی بوو لە مەسرحی ئەڕستی هەستی کرد بە لە ڕێگەی ناتوانێت کە مەوزوعی لەگەڵ تری عافی خەڵکەدات نە ئەویستی لەگەڵ خەڵک لەگەڵ عقلی خەڵکا بدوێ ناچار شارۆی بەلحەمی هێنا شەڕۆی کە لە پێڵەن شانۆی لە ئەڕستی پێمان فەنانی کوردبی ئێستا لێرە زۆربەی یانەکان بەرهەمەکان تەقدیم بکەین لە ڕۆی ناوڕۆکەوە هیچ با بڵێن هیچ برەمایشی یاخۆ هیچ قیمەیەکی فکری نیانی هیچ بەهایشی فکری جوانی تیانابینی هیچ بەهای هونەری جوانی تیانابینی حتمما بینەر لێت ئەتادە بینەر کە هاتوو بۆ لای تۆ بۆ دوو چێژێت چێژێکی فکری چێژێکی ستاتیکی ئێمە پێش وەختە چێژە فکرەکەمە بەلا ناوە
يعني گوێ نادەنێ لەگەڵ ڕێز و حرمەت زۆر بە گەنجەکان گوێوە نادەن بەس بیلوە کاتە لە روستاچی بڵێن شتێکی تازەی تەقدیم شتی تازە لە چیە تەقدیمی کردووە ئەو تەجاواری بکردن هەموو لە عالەمە تەقدیم کراوە کەواتە بە ینی تۆ ئەتەوێ بڵێ کە کێشەکە لە هونەرمەندەکایە نەک لە بینەرەکە کێشەکە لە خودی هونەرمەندەکە خۆی هەیە چونکە بۆ لە بینە بینەر کێش لە بینەرانیە تۆ بینەر بە دروستکەیت ئەوە تۆ بینەر دروستکەیت بەڵام تۆ باسی ئەوەت کرد کە بە دروستبوونی ئەم هەموو کەناڵە و ئەم هەموو دەرفەتی تر بۆ بینینەوە بۆ تێگەیشتن شانۆ و جمهوری نەماوە ئەمە بەسەوە بۆی کە لە دنیاشە هەروایە بۆ شێوەیە من ئەڵمەگەر بتوێ مجرد جمهورێکی زۆر بدۆزیتەوە نعشارەگەر تەقدیم بە دڵار پێتەڵمێک مانگی بەردەوام بێ بۆ بەڵگەشمەیە هەندێک شانۆگەری ئەسەر سەمای تەقدیمەکرێ بە 15 ڕۆژ 20 ڕۆژ تەقدیمەکرێ بەڵام منەی پرسی من ناوێنانە شانۆ بەڵام زۆر شانی جدیش هەیە دوو ڕۆژ زیاتر بەرئین نابێ ئەبوو هونەرمەندە پرسیار بکە ئایا ئەمە بۆ عوام تەقدیمێکە من شانۆ پێما بێن نخبەوی بە تەسەوری من لە سەردەمێکە بەڵێ لە سەردەمی بەرگریە شانۆ جەماوەری بوو من پێماوێت شانۆ ئێستا جەماوەری نییە بۆ نخبەیە چونکە بۆ عوام ئێستا زیاتر سەری دراماکە خەڵکیشی نەخوێنوارانە چی بەسە ناتوانێت تاحێکی فکری گەوری بۆ بکەیت تاحێکی فەلسەفی گەوری بۆ بکە پێما بێ بۆ بینەری عام بەڵام ئەگەر بینەرێکی نخبەوی بینەرێکی خوێنەوار بەڵێ لەبەر هونەرەکە هونەرمەند نای بۆ بگری بینەرەکەی کەمە زۆرە گرنگەوە ئیمانی بە پەیامەکەی خۆیە پەیامە فکرەکەی و پەیامە ستاتیکەی خۆی هەیەمە بەڵێ باشە ئێمە قسەکەمان لەسەر شانۆ کرد بۆ پێی کە تۆ خۆت هونەرمەندێکی شانۆییت بەڵام ئەم قسەیە ڕەنگە بۆ بەشێکی زۆری هونەرەکانی کەش ڕاست بێ بۆ نمونە پیشەنگایکی شێوەکاریە کرێتەوە ئەمان شێوە جەماوەرێکی ئەو تۆی نییە چەند ڕۆژێک کەم بەردەوامە بێ ئەمەوێ بڵێم ئایا تۆ هەز ناکەی تێپەڕبوونی ئێمە بە قۆناغی شەڕی ناوخۆیە و بوونی هونەرمەندان بە بەشێک لەو شەڕە بە بەشێک لە تەڕەفگیری بە بەشێک لە لایەنگری هۆکار بوو بۆی کە هونەریش وەک بەشێکی زۆر لە کایەکانی تری ژیان لەم کۆمەڵگایە کاڵ بێتەوە من ناتوانین بەسم بە شەڕی ناوخۆ من ئەڵم بەعکس ئێمە لە قۆناغێکە بە عام بەقەت ئەوەندەی بیرمان لەوە کردەوە وەکو فەن هونەرمەند کە میلەتێکی چەساوە بووین نەبوونی کیانێکی سیاسی بەقەت ئەوەندەی بیرمان لە بەرگری ئەکردەوە بیرمان لەوە کردەوە نەکردو ڕۆژان وا بکەین هونەر بێتە یعنی خۆراشی ڕۆژانەی خەڵکی پێویستی پێ هەبێ یعنی ئێستا بوونە لە ئەوروپا حەزەکە گوێ لە سومفانایە بگرێت لە مناڵی وای ڕەهان بکە بەبێ مۆسیقە ناتوانێت بژیت بەبێ بینی لە حەیەکی جوان ناتوانێت بژیت یعنی بوونی هونەر لە حیاتیە وەکو چۆن پێویستی بە خواردن هەیە ڕۆژانە بۆتە بەشێک لە خۆراکی ڕوحی ئەو بۆ لە بەشێک لە خۆراکی فکری ئەو بەڵام بە وەختی خۆی لەبەر ئەوەندەی ئیش لایەن نەتەوایەتەکەمان لاگەند بووە لای ئایدۆلۆژیەکەمان لامەتەب بووە ئەم لایەنەمان فرامۆش کرد لەبەرەوەی خەڵکەکە کە توینەتی نەتەواییش کە ئازادی بە خۆی بینی با بڵێن کە هین بوو ئێتر پێویستی تقریبا پێویستی بۆ منفەزە نەمات پێویستی بۆ کەناڵە نەما ئەمە بۆ هۆکاری ئەوەی کە بینەر کەمتر بێتەوە ئەی پێویستی بۆ نییە بۆ کەناڵە بەرگری لەو ئازادی بکاکە بەدەستی هێناوە با بۆ نایکە پرسیارەکە من ئەوەیە کەوتم پرسە ئایا وەزیفەی سۆسیۆلۆجی شیانۆ یا هونەر لەو سەردەمەوە بوو ئێستا چییە هەموو هونەرمەندی ئەوەی پرسیار لە خۆی بکات من دڵنیام ئەگەر توانی کوڕی ئەم واقع بێت خوێندنەوەی تەواوی بووە واقعی ئەمڕۆی کوردستان هەبێت من دەڵام بینیان لەگەڵیەتی چ لە شانۆ بێت چ لە دراما بێت بەڵگەشم بەوە هەیە بۆ منە لە بێنە سەر دراما بۆ هەندێک بەرهەمی درامی هەیە بینەرێکی زۆری هەیە بۆ هەندێک بەرهەمەیە بینەری نییە لە کوردیەکانە بەڵێ لایەن هونەرەکەی بخەلاوە پێشش بەبێنە ناوڕۆک بۆ ئەو ئیشەی بینەر خۆی تابینێت و دڵنیا بە متابعەیەەکە کە پێی نامۆ بوو متابعی ناکات بەس خۆ هەموو درامایەک نابێ بەس لە واقعی کۆمەڵگا بکە ینی بینەر ینی چی لە درامایگە خۆی ببینێتەوە لە ئیترا خۆی نەبینێتەوە منڵم بینەر ئازادە تۆ ناتوانێت فەرزی بینەر کە ئەمەشن بینەر ئازادە بە ئیشەکەتی بەدڵ بوو سێرێکە بدڵ نەبوو سێری ناکە کراڵەکە گۆڕێ لەبەرەوە چۆن ئەتوانێت تۆ بینەرەکە گوێ لێ ڕابگرێ ئەبێ تۆ چۆن تعبیر لە هومێ و خەڵکاکەی لە کێشەکانی لە بۆچوورەکانی لە خەونەکانی خۆی تابینە متابعە کات خۆی تابینێتەوە زۆر باشە بەسمان لەوە کرد کە هونەر ئەرکێکی گرنگی هەبووە لە سەردەمی بەرگریە بەڵام ببینە دوای بەرگری لە دوای ڕاپەڕینەوەی هونەرمەندان توانین بڵین بە شێوەیەکی گشتی دابەش بوون لە ڕووی سیاسیەوە لە ڕووی بۆچوونی سیاسیەوە ئەمە چ کاریگەریشی لەسەر هونەردانە بۆ هونەر نەیتوانی هونەرمەندان نەیانتوانی
لەو خاڵەیە گرە و لە سیاسەکان بەرنەوە ڕێنێن من ئەمە بالضبط ئێستا من بەواقعی بە بیرکەینەوە پێشوە هیچ تاوانێک بخەمە سەر سیاسەکان بە بخێنە سەر خۆمان هونەرمەندان بیخەمە سەر خۆوەکو جاڵ پاشی با بڵێم بەداخۆ بەڕاستی ئێمە تا ڕاپەی متالم وەکو جا ئێماژ بکرد هونەرمەندان هەڵوێستن زۆر جوامێران بوو چ لە کاری هونەریە چۆکو هەڵوێستی خەڵکێکی زۆر بێ بەڵام دوای ڕاپەڕین ئەو عاتفی ڕاپەڕی کە هات هەمووانی ڕاماڵی نەمان تو هەڵوێستێکی عەقلانی بکەین بۆ خۆناغەکە وفعلا توانیمە لەگەڵ لافای و سیاست هەمووانی ڕاماڵی و پێم وابێت طبعا لێرە کێشکان لە سەرەتاوە دیار نابێت پێم وابێ ئامانج و بۆ چوونەکانی سیاسی لەگەڵ هونەرمەندێکا زۆر زۆر جیاوازە لێرە دوایەوە تعارضەکان دروستە بێت وفعلا سیاسەکان توانیان بێن ناو هونەرمەندان وەکو ویستی سیاسی خۆیان شوانی بێنەکە و ئەو خلافات و هەمان ڕەنگە من خۆمیشێک بڵوانی کە ڕەنگە لە مرکزشی با بڵێن مەسئولیت تا بێتم ڕەنگە ئەوە کە بکرێت سەرشانی هەمومان بەڵام فێنەمان لێکرد کە هونەرمەندان پەرتەوازە بکەن هونەرمەند ئەو شوێنەی نمێنێ کە بێتە کوڕی واقعەکەی خۆی بەڵام پێما بێ هونەرمەند ئەبێ ئێستا هەمومان پێویستەمی عادوە هەیە ئێمە کوڕی واقعیشین کوڕی هیچ جێتێکی سیاسی نین جهاد دڵپاک وەکو خۆی وەکو شەخص تا چەند خۆت بە تۆمەت بارەزانی لەو جیاوازیەکە لە نێوان هونەرمەندانە دروست بوو بەهۆی فکری سیاسی وەڵا خۆمە تاوانبار نازانم بەڵام ڕەنگە لە هەندێک خۆم بە هەڵە بزانم یا بە مقەسەر بزانم ئینسانیش کار نەکاڵەنا بەڵام پێما بێ بۆ ئەو خوێندنەمان لەو سەردە بۆ وەقع ڕەنگە ڕازوێتم بەڵام کەس خوێندنەوەم هێستەکانمە هەڵەمان کرد چونکە زۆر شتمان کرد ئەوەندەی مەشغوڵی بچووک بووین خزمەتی خۆمان وەکو هونەرمەند و خزمەتی کێشەکەمان نەکرد خزمەتی هونەرەکەمان نەکرد زۆر وەختی لێبردین بەڵام دەرەنجام لە ئاخیرا دەگەیشتە قەناعەت بەر پێما بێ ئێستا هونەرمەندان زۆربیان گەیشتوتە قەناعەت کێشەکان لە خلافی ئەوان نییە من بنتو بۆ چۆرەکانمان شۆنی تۆ چ بە ڕێکخراوێکی چ سەر ڕێکخراوەکە ئەسەر ڕەنگە ئێستا هونەرمەندان زۆری ئیمانی بە ڕێکخراویش دەما بێت باشە یعنی سا هەیمەنەی حیزب بەسەر هونەرمەندانە نییە هەیە و باشترین بەڵگەشی بۆ ینی ئاخر کۆنگری هونەرمەندان یعنی بە دروستی حیزبیدا بە ئاشکرا ینی بە تاعین ئادانرا لەگەڵ ڕێز و کەسانیدا ڕەنگە خەڵکی کەفووی تیابێ خەڵکی باشی تیابێ خەڵکی هونەرمەندی ناساوی تیا بەڵام تحکوم لە پێش چونە مؤتەمەرەکە هەموو شتێ بڕاو ینی باشە بەڵام ئەگەر تۆ ئیشارەت بەوە هەیە کە لەو سەردەمای خوێندنەوەتان ئاوا بووە ئێستا ئەو خوێندنەوەی بە هەڵە ئەزانن بۆ ئێستا دووبارەیەکەنەوە بۆ ڕێ بە هەیمەنی حیزبێن من ئێستا تاوەکو فەردی قسە بکەم من لای ئێستا بەشارەیە من فەردیە بەسەراحەت من بە شانازوو ئەندامی ڕێکخراوێک مستەکە سەندیکا هونەرمەندانی کوردستانە وەکو ئەندامێک و هەرچوو هونەرمەندێک ئەندامە بەڵام من مەسئولی بەرامبەر هیچ هونەرمەندێک چۆن بیرەکاتەوە چیەکە مەسئولی بەرامبەر خۆم و هەڵوێست و خۆم و کرد بەرهەمەکانی خۆم من وەکو جیاڵ پاچێک ئەزانم چی تەقدیمەکەم بۆ چۆن تەسەڕوفەکەم و هەڵوێستم چۆنە بێت ڕێز و حمەت مێ من گەیشتەوە قەناعەت هونەرمەند هیچی لە قایدێکی سیاسی کەمتر نییە ئەگەر هونەرمەند قەناعەتی بەخۆی هەبێ باڵگە خۆی بە تابعی سیاست بزانە خۆی بە تابعیەکە خۆی بچووکاتەوە بەڵام تۆ لە ماوەیەکی زۆرش لە ناوێکی دی هونەرمەندانە بەرپرس بوویت بەرپرس بووم بەڵێ ئەو کاتە هەیمەنی حیزب بەسەر یەکێتی هونەرمەندان و بەسەر هونەرمەندان گەشتیە بوو وەکو ئەمە خیران نەبوو نەخێ من بۆ تاریخ بۆتانڵم ئێمە کەیشتومە نەرمەندان بەزە ساڵ 1970 بۆ هێنێمەکە جیاوازینەکە لەبێن هیچ لایکی سیاسی و باڵگەوە لەم کەناڵەوە ئێلانەکەم کە لەگەڵ دامەزە نامە نووسی بۆ جەنابی ئیمام جەلال بۆ کاک مەسعود بۆ کاک عەزیز محەممەد لە حیزبی شوێعی بۆ هەموو لایەنە سیاسیەکان کە ئێمە ڕێکخراوی دروستەکەین حەزەکەین هەموو هونەرمەندانی نیشتمان پەروەر بنە ئەندام بەدەل لە بیربار و ئایدەجا چۆ کات هیچ کێپانە بوو یەک هەڵوێست یان سەنگەری ئێمە و سەنگەری دژمن هەبوو فەرقمان ناکرێمە یەکێتی ئێمە پارتیە بەڵام دوای ڕاپەڕین معادلەکان گۆڕا دوای ڕاپەڕین تا حەدێک توانیمان استقلالەتی یەکێتیمەندان پارێزین کۆمەڵە برادر فعلا لەگەڵەوە بووین بەڵام وردە گۆڕا و دوو سەراحەت پێتەڵم لە شخصەکە بۆ شخصترە گۆڕێ هەتا ناو حیزبە ڕەنگە قائیدێک ئیمانی بە ئازادی هونەرمەند دەبێ لە ئازادی ڕێکخراوەکە بێ بەڵام هێنە ئەوێ ڕێکخراوەکە لە ژێر هێمەوێت بەڵام گەیشت بە قەناعەتێک نەتیجەی تەجروبەی عملی من تقریبا 30 ساڵ ئەندامی ئەنجومەنی باڵا هونەرمەندان بووە تۆ لە ڕووی ئابووریەوە تەبیعەتت بۆ چ جهتێکە بێ فکریت تەبعەتت بۆ جهات هەبێ چێتە بینیت کە ئابووریەن جڵ بەدەستی ئەوەیە چکو بە ئارزوی ئەو نەزوڵایتەوە ئەوە مەزارەکە لێگرێت تا هەڵاست هیچی بۆ ناکرێت ئەتوانی پێم بڵێ لەم دەڤەرەیە سەرکردەیەەکە بوو کە بڕۆی بەوە نەبێت هونەرمەندان سەرۆخۆی خۆیان بپارێزن
والله اسم اگر ناو بين رنگه بيت دعايه بو شخصنا بلام اگر بگن تاریخ ازانی زور فعلا سر کرده هبوا ایمانی بنانو ازادي بو هنرمندان هبوا وعمل اثباتي كدوا بلام ناو حزبك اي شيء خلق بو بعكس بنا عكس نهجي وتصرفي كدوا بعكس يسد كتب مت ولا جد تاثيراتي اهل وجه او بي يعني بالروايه بوني فنان لقى فكره تعاملك لقى الجو تعاملناك فرق بين فنان وسياسي ما تلقى فكره تعاملك لقى الوجه تلقى حقيقتها تعاملك لقى الواقع جهاز كليلا ايو كتبته كوبي كوكو اجويت كدر فإنما كوكو اوش اللي هات كجمهور كذا شيء زاد وهيش تابك شي بوناك همان سياسي خوش تابك بوناك كتوين السلاح كي خود تجريدك بله زۆر باشە زۆر جار باس لە بوونی جۆرێک لە ناکۆکیەکرێت لە نێوانێکێتی هونەرمەندانی کوردستان کە لەم دەڤەرە بوو و لەگەڵ سندیکایکی تری هونەرمەندان کە ناوی کۆمەڵی هونەرمەندان بوو پێم وایە سەوەنەمەوەی ساد و ڕێخاوەکەیشی سادوشیکی زۆر ڕێکخراو بوون بەڵێ ناکۆکیکی گەورە لە نێوان ئێوەیە هەبوو بەڵێ وابوو بەڵام مسە خۆشبەختانە ئەو یەشی گرتووە لە یەک ڕێکخراوە و پێم بۆ تاریخ شەڵم یەکەم ڕێکخراو کە هێشتا بینی یەکێتی و پارتی بەڵێن ئاژمری نیشتیمایی نەتوێت ناوی چی لێبێ پێشەوەی یەکێتورمەندان ئێمە لە مؤتەمەرە قەرماندا بە ئێمە بینە پێشەنگ بۆ هەموو چین و توێژەکانی تر کە بتوانین ڕیزەکانی لە هونەرمەندان و دەست پێکەن ڕێکخراوەکان ئیجباری ئەمە حیزبەکان بکەن هەڵوێستیان هەبێت باشە بەڵام سیاست هەر نێژە تاخیریان کرد تاریخن هاتە هەردوو حزبێکیان نەگرت نیانەژە کۆنگرەی هونەرمەندان نەجاحت بێنێ باشە بەڵام ئەگەر هەر هەیمانەی حیزب بەسەریەوە مابێ کەواتە ئەمە لەوانەیە ئینجازێکی ئەوەنە هین نەبێ وەڵام پێمەوە تا ئێسش ناتوانم ئامێتە سەر برادانە هەیمانیان لەسەر من بەس لە دوور و سێڕاتم هات من باوەڕ ناکەم لەگەڵ ڕێزم بە هەموو ڕێکخراوەکانی کوردستان ڕێکخراونی لە کوردستانە هەیمانەی حیزب بەسەرەوە نەبێت ڕێکخراویتیانە کە مادەم حیزب وێرای دەست بخەدەن ناو کاروباری نووسەران و هونەرمەندان کە توێژی خوێنەواری و خاوەن جمهورێکی گەورن من پێمە بێ هیچ ڕێکخراوێ دەرباز بێ لە دەسوەردانی حیزبەکانی کوردستان باش ئەمە زۆر بە ڕاشخەوانە پێم بڵێ جیهاد دڵپاک لەنەو هونەرمەندانە هەتا چەند ئیشە بۆ حیزب کرد وەڵام من پێت بڵم پینەڵم پەشمانیم لە مەواقع من تا ئێستاجانی خەڵک حسابەکە سەرێکی نیشتمانی شارازی پێوەکەم و لەو ڕێبازمەوە و لە هەیەش بم و ئەسفادم لۆ وا حاڵتەش کردی بەزێکی بووە لە سەرەتای کۆمەڵی ڕێژدانی کوردستان کردنی ڕێزەکانی بوومە و ئینەکەم بەڵام وەکو هونەرمەندێک بڕوان ناکەم ئیشێکم تەقدیمی کردبێ تا ئیشێک تحدایك بنیارەکەم پێم بڵێ لە مەسرح لە دراما بۆنی حیزباتی لاتوێ بەڵێ شتی فکریتیایە بەڵام مورکی هیچ حیزبێکی پێوە نییە شو من دایمن خۆم بە مڵکی میلەتێکزان من ئەوەندەی هونەرمەندێکی کوردم هونەرمەندی هیچ حیزبێکریم بەڵام لێش ئەعلانێکم وەکو هونەرمەندێک هونەرمەندی هیچ حیزبێک و هیچ دانێکی سیاسی نیم وە ناژم بەڵێ باش بەڵام وەکو ئینسانێک هەموو ئینسانێک لە حیاتە بەرنامی فڵان حیزب بەدڵە هی فڵانکە بەدڵ نییە اختیارەکەی و مەسەلەیەکی ترە بەڵێ زۆر باشە یەکێک لەو ڕەخنانی کە لەسەر تۆیە سەر جیهاد دڵپاکە وەکو هونەرمەندێک ئەوەیە کە ئەڵێن لە کار ڕۆڵبینینی لە دراماکانە عەقدی زۆر هەرزانەکە بەمەش هەتا حدێک ینی قیمەتی هونەرمەندەکانی کەش کەمەکاتەوە کە لە هەمان درامای ڕۆڵ من پێشەوە ئەم پرسا بڵێن ئەزانم ئەمە قسەی چێە ڕێز و حرمەتم بۆ برادری کە ئەم ڕێی لایتاکەەوە ڕێی عام نییە ڕێی شخصێکە حەز ناکەم ناوی شخص ئەزام چییە ئەو دای عەقدی زۆرەکات و هونەرمەندێکی باشیشە بەڵام بۆچی من جیاوازە من پێمە بە دەوری هونەرمەند و گەورەی هونەرمەند لە عەقدە گەورەکەیان نییە من بۆ نایبینم چی ئەبینێ چی دەورەکە بینەوە گرنگە لە ڕووی فکری و ستاتیکی وێت چی تەقدیمەکەەوە گرنگە یان من ئەگەر عەقدەکەم سێ دەفتەر هونەرمەندێکی گەورە من زۆر هونەرمەند زۆر بەرهەم هەیە ئاخر بەرهەم کە کردو بە ئینی سینەمایی کە عەقدەوتمە عەقدە مدیر تاژوتی باس عەقد ناکەوتم بۆ نەهاتم ناتوە ئیشی جواب بکەم بەڵام من لەسەر چیست بەسەڕم ناحیفە نفکری ناوشێتە دەربازی بەسەرمە عەقل مشکلێنی بەلامەڕ بەڵام تو دوای 40 ساڵ تۆ هونەرمەندێکی محتەریفی ژانە لەسەر هونەرە لەسەر نواندنە تو دوای ئەم هەموو تەمەنە پێویستت بەوەیە ینی خەڵک پێ بڵێ ڕۆڵێکی جوانی بینی تۆ لە چەندین دراما و لە چەندین فیلمی سینەماییە ڕۆڵی بینیوە مێکتە بۆ ناکەم چی ئەڵێ من ئەو قەناعەتە لای خۆم هەیە من هەستەکەم ئەوەی کە کردو مێشتا ئەوەی کە لە مێش مێشتانم کردووە جگەرە ئەوم کردوێ دانیشم ماوسم دانیشم ئەگەر ئەوەی کە بینەر پێم ئەڵێ من قەناعەت بۆ من هەموو شێکم کردووە
لە ڕووی هوەری و لە ڕووی فکری و تر پێویست ناکە ئیشکەمەکە بچم دابنیشم من پیاوە کردومە هێشتا باکسماوەتی هێشتاەتە ئەمە یەک دوو مەسلەی عقل من بۆ ئەو دەرهێنەری یا مدیرین تاجی کە عقد داوای عقدی لێڵاکەم پێی نامزان بجەکەی چێنێکە من لە مدیرین تاجی قبول ناکەم لە جێتان بزانام عقدەکەی زۆرە عقدەشکەم بە ئەکتەرەدا نا بەڵامەوەش ناگەێت کە پارەکەکەم بۆ ئیشی جادە و بنێکم من ئەو برادێ ئەوینەکە من ئەو ڕێیکە هەیە حەزەکەم دابنیشین بە ڕاشکاوانە لە بەنامێکی ئاوە بە ڕاشکاوان دابنیشین بزانام ئیسرار لەسەر ئیشی فەنی جوانی لەسەر عقد ئەو برادە ڕاستەکە لە جانمێکە من ئێستا لەسەر ئیشی فەنی جوانە بەس لەسەر عقدنا فەنانەی ئیسرای لەسەر عقدە بەڵێ زۆر باشە دەسە خۆش بە پشووی کورت وەرەگرین دویان پشۆ بەردەوام بین لە گفتوگۆکەمان خۆشەویستانم پاشم پشۆ کوردە بەردەوام بین لەگەڵتان دوورماڕن